سێم دووەم یەکەم ئەوەنە دەستیان ئەراڵە وەنی باشم و حازە کردووە یەکەمبی ئەرەوەڵە زۆر تەمرینەوە کردووە زۆر چەند وڵاتر زۆرم کردم ساعتیە دوان سییان چەند وڵاتە لە ئێوارەکە دەستم پێکرێت تا ساعت هەشت ینی دوێنێ شەوتووە تەمرینە کردووە تو بە تەمای چەنەمی وەڵام من یەکەم هەموو تەمەتەمای یەکە من بەڵێ پێشتر ڕاکردنی کردووە بەڵێ چەنەم بووی چوارم بووم چوارم بووی بەڵێ لە پۆلی چەنی پۆلیسە پۆلیسی باشە ئەچم بۆ چوار حەزی لە وەرزشکردنە بەڵێ زۆر بەڵێ تۆ بە تەمای چەنەمی وەڵام من سێم دووەم یەکەم ئەوەنە دەستیان ئەراڵە ینی هەرچ کامێکیان بێ شکوری پێی ئەراڵە بەزۆتی حەزەکەم یەکەم بم حەزەکە یەکەمبی ئەراڵە پێشە کردوتە ناڵە ڕاکردنی نەکردووە یەک جار کردومە سێم بوو سێم بووی بەڵێ ئەوە تو چۆنی باشە بە تەمای چەنەمی وڵا بەتەمای یەکەم بۆزان ناتوانێت تەسویاکەت ئەم بەردەمە بۆ بکەنەوە بەردەمە بۆ بکەنەوە بە تەمای یەکەمی بەڵێ باش خۆمتان بە تەمای یەکەمە چی ئاخیرم بێ وڵای تەمرینە بۆ کردووە بەڵێ زۆر بەڵێ چەند وڵا 6 ساعتێت خەریکی تەمرین 6 ساعت کەمتر یعنی ڕۆژەکە نیو ساعت تۆزەکان کرد و دوا چوومە دەرەوە کەمە پێشەی نەکردووە هیچ شتێ بردووەتەوە ناڵا ئەمە یەکەم جارمە ئەمڕۆ یەکی شەشە ڕۆژی چییە ڕۆژی مناڵانە ناڵانە ئەمڕۆ ڕۆژی چییە مناڵان